هيداد هي بيداد اي كز ديارني ياو اي كز لدردي كاس ويخبر دارني ياو يزن 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 سنجك وباقشر يزن ما مصافر مويتي قورك اجماد بابا منها يزن 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 سنجك وباقشر يزن ما مصافر مويتي قورك اجماد بابا من ماد بابا من ماد بابا منها شاي قوراني سمادك يا ممكاني أرقي قونكاني خوش للا آوي كاني شن خوش ميوانم بي يا من ضمن ميواني زلفو باتشم تي قلبي وك مانقر شوكاني أخوك مانقر شوكاني هيداد هي بيداد أي كز ديارني ياو أي كز لدردي كاس ويخبر دارني ياو يزن 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 سنجك وباقشر يزن ما مصافر مويتي قورك اجماد بابا من ماد بابا من ماد بابا من بروين بعدس بقرين عالم شاي وآهنقا ام دسروك دربينا وكشا ورنقا ورنقا سبشوكي لخور جوانا باواك تشوك وشنقا لقول جوان تر انويني بكوا وقتو برنقا بكوا وقتو برنقا هيداد هي بيداد اي كز ديارني ياو اي كز لدردي كاس ويخبر دارني ياو يزن 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 سنجك وباقشر يزن ما مصافر مويتي قورك اجماد بابا من ماد بابا من ماد بابا من بعدس بقرين شاي وخنا بندانا ام دس مال دربينا سرچوك بتزول جوانا وحني بحالم كل بيت ومال ويرانا وحني كدبي بحالم بس يا دردم قرانا زود دردم قرانا هيداد هي بيداد اي كز ديارني ياو اي كز لدردي كاس ويخبر دارني ياو يزن 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 سنجك وباقشر يزن ما مصافر مويتي قورك اجماد بابا من ماد بابا من ماد بابا من هاد بابا من ماد بابا من نعم من ئەمڕۆ بە خۆشحاڵەیەکی زۆرەوە هاتووم بۆ بنکەکانی دانگان وەکو کوردێکی وڵاتی دانیمارک بەڕاستی زۆر خۆشحاڵم کە خۆم هەبوو دەنگ بم بە کەندیدەکانی کورد لە پەرلەمان و زۆریشم پێ خۆشەوە ئیشەڵا هەر سەرکەوتووە بین. زۆر سپاس. ئەمڕۆ بە خۆشێکی زۆرەوە ڕۆمان کردە بنکەی دەنگانە هاتین وەکو کوردێکی دانیشت دانیمارک دەنگ بین خۆم و خێزانم بۆمان هەیە دەنگ بین بە هیوایەوەی کە دەنگی خۆمان بگەینە پەرلەمانی عێراق و کۆ زۆرترین کورسی بەدەست بێنین و زۆرترین دەنگی کورد بگەینە پەرلەمانی عێراقی ئینشەڵا
بە هیوای ئەوەی هەر بیشێنین و هەر ئەژگەین ئینشاءالله دەنگێکی باشی ژێنین سەری ژەکەوین ئینشاءالله بەزەڵام بەداخۆ منم توانین دەنگ بم بۆی ئەم ڕێرە تازەیەوە نیان هێش دەنگ بم لەبەرەوەی کە هەوەکەی پێمەکە ئیسپاتی و سلێمانێتیەکەمەکە کۆپیە. أنا اليوم جيت وما قدرت أنتخب لأن أوراقي كلها فوتوكوبي، لأن أوراقي الأصلية دزيتها للعراق، أولادي مولودين هنا أسوي لهم أوراق رسمية، بس أنا أريد أمانة من عندي للسياسيين العراقيين الجدد يسوون شارة للبلد وللشعب العراقي. إذا هذول ما سووا لكم شارة والله أنا منكم ما أخليهم يطلبوني لا وزارة ولا برلمان، يسوون شارة للبلد الكل ترجع لازم. وهذه أمانة لازم على كل عراقي، مثل ما أنت شرع عليك تنتخب شرع عليك توقف حتى تضحي بحياتك في سبيل بنصلة شارة. والسلام عليكم ورحمة الله وبركاته. Jeg synes, det er rigtig vigtigt, at vi som kurder i Danmark, vi stemmer, så vi har indflydelse på vores land, og at vi har indflydelse på, hvad der skal ske i fremtiden i vores land, fordi man ved aldrig, hvad der sker i fremtiden, når man tager tilbage med sin uddannelse, eller hvad man gør. Og jeg synes, det er rigtig godt, det er velfungerende, det de har gjort i dag, så jeg er meget tilfreds med det hele. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەنگدان بوو لە دانیمارک بە پێ خۆشحاڵیەوە زۆر کەس بەشداری تیا کرد و بە شێوەیەکی زۆر بە ڕێکوپێکی ڕۆشت. ئینجا منیش یەکێ بووم لەوانەی کە هاتم ئەندامم بە بۆ لیستی کوردستانی بڕوا ئەەکەم ئیتر هەموو کەسێ بێتە دەنگ ببدات چونکە دەنگ بۆ کورد زۆر باشە دەنگەکە بۆ ئەوەیە کە لە بەغات بتەوێ ئیش بکەی بۆ کورد. هیوادارم هەموو کەسێت بتوانێت ئەو بۆی بکرێت کە بێت دەنگدانی بۆ خۆی بات دەنگدان بۆ کەس نییە بۆ هیچ حیزبی نییە دەنگدان بۆ کووردە ئەوەی کە کورد بێ حەقەتی بێت دەنگ بدات. ناو مەهدی محەممەد بەرزنجیە پێشەی زۆر سپاسان بەخاتنەکەتانەکەین بۆ هاتنتان بۆ ئەم چاوپێکەوتنەوە بۆ ئاگاداری لە پرۆسی دەنگدان لە مرکزی کۆپنهاگن لە بەیانی تاکو ئێستا ساعت 8ەوە کە کراوەتەوە ئیشەکان بەڕێکپێکی ڕوە تەمەن کەم و کوڕی هەر بووە بەڵام ئیقبالێکی باشی خەڵقاتون هاوکاری هەمولایەک بەشێکی باش ڕاو بەڕێگاوە خەڵقێکی زۆر هاتوون و هیوادارنیش بەیانی دووبانی زیاتر بەڕوە بەرەو پێشەوە خەڵکی زۆربێن بۆ دەنگان بە شێوەی گشتی هەموو شتەکانمە لێ ڕازین و چاودێرین و ئاگام نیژۆکو سەرپرشتێکی گشتی بە مرکزەکە هەوڵماوە هەرچی کەم و کوڕی هەیە بیگەن بە لێپرسانی سەر مرکزەکە و هیوادارین سپێنێ لەمڕۆ باشتر بێت و هیوادارین خەڵقش چاودێری بکەنکەوە ئەو تێبینیانەی کە هەیە ئەو تعلیماتێکی هەیە لە بەغاوە بەدەستێمە نییە ڕەنگە زۆر کەس مەحروم بێتن لە دەنگان بەڵام هیوادارین ئەو تبگەن کە بەدەست ئێمە نەبووە وازای خەڵکی زۆر لەوە ناڕازین هیوادارین کۆمەڵسێک گروپە سیاسەکان بیگەن بەغا کە بەدەستێمە نیە ملوژدین فۆزێتی علیاوە تعلیماتمان بواتەوە و ئێمە هەرچی ئاسانکاریەکە بتوانین بۆیانەکەین و هیوادارین سپێی دووسپێ لەمڕۆ باشتر بێت. هیچ پێشەلکاریەک تۆمار کراوە؟ واللهی تەمان هەنێک دەنگ بوو بەعزێ لە نوێنەری گروپە سیاسەکان بەعزاییان کرد بەڕاستی مێ پێیان خۆش نەبوو چووکە دەستێکە سەر پرۆسەی دەنگان و تەمان ڕەنگە گروپەکانی تریش ملاحەزەوان کرد بێ ماوچەکەوان چۆن تعامل لەگەڵاواکەن و کوێنەری لایەنە سیاسەکان بەزمە لای خۆمان هەوڵمانەوە ئیشەوەکە ئەو گروپانە بە شێوەیەکی هادیانە چارەسەر بکەین و ئەم شتانش تەوقع ئاکرشیشی غەریب نییە و چاوەڕێ شانە کراوە با هەوڵێن بە شێوەیەکی باش چارەسەری شتانە بکەین.